بەڵێ لەسەر دەرمانی قاچاق و هەوڵەکان و ڕێگریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاوردەکردن و هێنان و وەفرۆشتنی دەرمانی قاچاق بە هاوڵاتیان دەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین. میوانێکمان لەگەڵدا دەبێت دکتۆر کۆچەر یونس دەرمانسازی شارەزا بەڕێزیان بە سوپاسەوە هاتۆتە ستۆدیۆ گفتوگوی ئەم باسی لەگەڵ دەکەین. دکتۆر بەخێر هاتی، سوپاس بۆی کە ئامادەی ڕێک لە ستیکەرەوە دەست پێ دەکەین دکتۆر. ینی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ خۆی زۆر تەئکید لەسەر ئەم ستیکەرە دەکاتەوە. ستیکەر هاوڵاتیان دەزانن زۆر جاریتر قسەمان لەسەر کردووە تا ئەو پارچە کاغەزەی کە مۆری حکوومەتی هەرێمی کوردستانی پێوەیە بە دەرمانەکانەوە ئیدی ئەمە دەتوانن هاوڵاتیان بیکردن و قاچاق نییە و بە سعرێکی گونجاو کە حکوومەت بۆ خۆی دیاری کردووە. بەڵام پرسیارەکە ئەوەیە تا ئێستا ئەم ستیکەرە نەیتوانیوە ئەم بابەتە ڕێک بخاتەوە لە نێو بازاڕەکانی دەرماندا. بۆچی ئەوە نەش تەئکید لەسەر ستیکەر دەکرێتەوانێ؟ ئۆی دەرمان طبعاً هاوردەکردن و دابەشکردنی تا دەگاتە دەستی نەخۆش بەس سلسلەك لە ینی هەنگاو بە هەنگاو بە مەنجومعەک پرۆسێسدا دەڕواتە. یەکەمیان مۆڵەتی دەدرێتێ، دواتر کە مۆڵەتی درایە دەگاتە ناو کۆگای کۆمپانیا، لە کۆگا سامپڵ وەردەگیرێت، دواتر دەچێتە تاقیەکانمان کە لە تاقیەکانمان مۆڵەتی فرۆشتنی وەرگرت، ئەو کاتە ستیکەرەکەی بۆ چاپ دەکرێت. دواتر ستیکەرەکە لە دەرمانەکە دەدرێت و دەگاتە دەستی نەخۆش. خطوەی ستیکەرەکە طبعاً ستیکەری قەدیم ئەو تەکنۆلۆژیای نوێی تێدا نەبوو، نانۆ تەکنۆلۆژی و ڕاستەوخۆ ڕەبت بێ لەگەڵ داتابیسی کوالیتی کۆنترۆل. بەڵام ئەو ستیکەرە نوێیە هەم نانۆ تەکنۆلۆژی تێدا هەم QR کۆدش تێدایە کە ڕاستەوخۆ ڕەبت کراوە لەگەڵ داتابیسی نانۆ تەکنۆلۆژی و QR کۆد چییە بۆی لای بینەران تەواو ڕوون بێت؟ خۆی ئەگەر لەسەر ستیکەرەکە تەمەشای بکەیت دوو مربع هەیە، مربعێکیان QR کۆدە وەکو بارکۆدە باڵێ، مربعێکیان ڕەشێکی بچووکە، ئەمە نانۆ تەکنۆلۆژیەکەیە. طبعاً ئێمە لە هەموو دەرمانخانەکان ستاندێک دادەنین، ئەو ستاندە جیازێکی بچووکی لەگەڵە، هەر دەرمانێک پاکەتێکی دەرمان کرد لە دەرمانخانە دەیکڕی بۆ جیازە بچووکە بەس لەسەر بارکۆدەکەی دانێ نانۆ تەکنۆلۆژیەکە یەکسەر دەیخوێنێتەوە پێ دەڵێ ئەو دەرمانە کە بارکۆدەکەی تەواوە ینی ئۆرجیناڵە و بەڕێکاری یاساییەکان داخل بووە وە QR کۆدەکەش هەت بە مۆبایلەکە سکانی بکە یەکسەر سەرجەم زانیارەکان دەداتێ لەسەر ئەو دەرمانە ئایا لەلایەن کۆمپانیایەکە هاوردەکراوە و بڕواری ڕێکەوتی بەسەرچوونی ڕێکەوتی دروستکردنی چەندە و دەرچوویان دەرنەچوە لە پاسووە نرخەکەشت پێ دەڵێت. دکتۆر یعنی ئەوە هەمی وەزارەتە تەندروستیەوە گرێدە مەبەستە من ئەوە جهەکی دەرمانخانەکی دەرمانێت دەم سەرڤەچووی بێ کواڵیتی هەنە یەکسەر الوەزارەتە تەندروستی دیار بتیانژی دیسا وێدگەرهانە وەزارەتە هەبێت و تیمێن وانە حتا بزانن کۆکیش دەرمانخانەی دەرمانی سەرڤەچوو هەیە. بەڵێ خۆی بارکۆدەکە هەمووی لەگەڵ داتابیسی وەزارەتی تەندروستی کە لەلای ئێمەیە داتابیسەکە لە کواڵیتی کۆنترۆل لەگەڵ ئەو داتابیسە ڕەبت کرایە. یعنی ئەف شەڤە دەرمان جهەکی سەرڤە بچن دەفە دیارە الوەزارە دیار دەبێتە یەکسەر. باشە دکتۆر بەم ستیکەرە تەواو دەتوانین بڵێن دەرمانی ساختە بێکوالێتی کۆتایی هێت لە بازاڕەکاندا و لە نێو دەرمانخانەکاندا هاوڵاتیان دڵنیا بنەوە؟ هەر دەرمانێک کە بارکۆد و ستیکەری لەسەر بێت دڵنیا بن کە ئەو دەرمانە بەڕێکارە یاساییەکان داخل بووە و لە ڕێی کواڵیتی کۆنترۆل داخل بووە و بێت کێشەیە و شیاوە بۆ بەکارهێنان. ئەمە لەلایەک بەڵام پرسیارەکە ئەگەر بڵێن دەرمانی قاچاق لە بازار دەمینێ یان نامینێ ئەمە پرسیارێکی ترە چونکە بە خۆ دەزانی دەرمانی قاچاق بە شوێن ڕسمیەکاندا نایە. بەڵام ڕێژە ینی هەدەفمان ئەوەیە کە ئەو ڕێژەی قاچاغە لە بازار لە ماوەچی زۆر کورت یا بنبڕ بکەین یان تەنها بەستیکەر دەتوانن ئەوە ڕێگری لێ بکرێ یاخود هەنگاوی دیکە پلانی دیکە؟ بەڵێ هەنگاومان هەیە ستیکەر یەک لە هەنگاوەکانە بە دڵنیاییەوە. بابەتی تیمەکانی چاودێری بازارمان ئەمە هەنگاوە چترە کە ئەوان بە بەردەوامی لە بازار دەسوڕێن چونکە هەندێک جار دەرمانی قاچاق بۆ خۆتان دەزانن دەرمانی قاچاق کە داخل دەبی لە ناو مەچینەی سیارە جاری وایە دەیشارنەوە لە ناو ئەشیای دیکە لە ناو مەوادی غذایی تێکەڵی دەکەن جاری وایە لە حدود لە مەسەلەن لە دەرمانسازەکان ئەوانەی کە گومرگ و کارمەندانی ئاسایش عبر دەبێت لە سەریان بەڵام کە دەگاتە بازار ئێمە هەر دەیگرین یعنی کە گەیشتە بازار کەشف دەبێت ئەو کاتە تیمەکانمان ئەوانە کەشف دەکەن
و ئەو دەرمانەی کە بەڕێکاری یاسایش داخل بووە هەمووی بارکۆدی پێوە دەبێت ستیکەری پێوە دەبێت ئەوانە هەمووی کۆنتترۆل دەکرێت. ئەم بارکۆد و ستیکەرانە دەتوانێت نرخی دەرمان ڕێک بخاتەوانێت چونکە ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکانی هاوڵاتیان کە بۆتە جێ ڕخنەیەکی زۆریش لەسەر وەزارەتی تەندروستی و کۆمپانیەکانی هاوردەکردنی دەرمان. ڕاستە خۆی بە دڵنیاییەوە یەک لە هەدەفەکانی ئەو ستیکەرە نوێیە جگە لە زامنکردنی کوواڵەتی دەرمانەکە ئەوەیە کە کۆنتترۆلی نرخەکەشی بکەین. هاوڵاتی دەتوانێت کە بارکۆدەکەی سکان کرد یەکسەر نرخەکەی بزانێ تۆ لە سەیدەڵەیە کە ئەو دەرمانە دەکڕی بە مۆبایلەکەت دەتوانانی بزانی کە نرخەکەی چەندە ئەگەر لەو نرخە گرانتر بفرۆشی ئەکید ئێمە طبعاً هێڵی پەیوەندیمان هەیە ژمارەکانمان 24 کاژمێر کراوەیە لە هەر شوێنێک سەرپێچی هەبێت دەتوانن پەیوەندیمان پێ بکەن و ئەمە ئیجراعاتی خۆمان دەکەین. دکتۆر ئەس vê bêjim barkoda hemî mobilê mirov kamerê vekit lê dit hemî zanyariya dû dermanî nirxê tê ser çi zimaneke Kurdiye yan jî İngilîzî û Erebî بەڵێ داتابیسەکەمان بە سێ زمانە کوردی عەرەبی ئینگلیزی یەکسەر دتە و بە چ زمانێک بتەوێت بۆ زمانە بۆ کوردیت هەڵدەبژێری بە کوردی دەداتێ بە عەرەبی عەرەبی دەداتێ بە ئینگلیزی هەڵبژێری ئینگلیزی دەدات. ئەمە کارێکی باشە هەمیشە ئێمە میدیاکاران و ڕۆژنامەنووسان دەڵێن بە هەموو کارێکی باش دەستخۆشیەکەین بەڵام لە پاڵ ئەوەشدا دەکرێت پرسیاری ئەوە بکەین بە نمونە دایکی من یا باوکی بەڕێستان کاتێک ئەڕواتە دەرمانخانەکان ئەوان مۆبایلێک ئەگەر پێشیان بێ نازانن ئەم ئەمەلیە بکەن بۆ ئەوەی کە بزانن ئەجار ئەمژی نزانین وەنیە ڕاستە یعنی شتێکی نامۆ و تازەیە بە نسبەت ئێمەوە چی دیکە دەکەن بۆ ئەوەی کە ئەو جۆرە یاخود ئەو هاوڵاتیانی کە دەچن هەمووان دڵنیابن لە نرخەکەی بۆ نمونە بە ئەمەشت بۆ تاواکەم ببورن جاوەڵام بدەرەوە با باسی حەبی پاراستۆڵ بکەین کە دەرمانێکی زۆر دیارە لای هاوڵاتیان بەکاردێت لەم دەرمانخانەیە بە 1000 دینارە لە دەرمانخانەیەکی دیکە بە 10,000 کە من بۆ خۆم سعرم وەرگرتووە لە دەرمانخانەیەکی دیکە بە 8,000 حیجەتە چێ ئەوەی فلان وڵاتیە و فلان وڵاتی ئەمە دایک و باوکی ئێمە چۆن ئەمە لە یەکجیا بکاتەوە ئێوە چۆن دڵنیاییان دەدەنێت چۆن چارەسەری ئەمە ئاکرێ وای ئەمە بەڕاستی ئەمە پرۆسەشی ینی هەم زانستیە هەم اقتصادیە و هەم تیجاریە ینی تێکەڵە بابەتی جیاوازی لە نرخەکان لە هەموو شوێنێک هەیە بەڵام نەک بەو ئاستەی کە جیاوازەکان یەکجار زۆر بن لە بینی 1000 دینار و 10,000 دینار گەلک زۆرە ئەو فەرقا حەزەکەی دوای من دوای ناوی دەرمانخانەکانت پێڵم بۆی پسی خۆتان بەدوادات بەڵام ئێمەوە ئێستا حالیان ئیش لەسەر ئەوە دەکەین کە ئەم جیاوازیە نهێڵین لۆ خۆی ینی پرۆسەی نرخدانان ئەوەیە کە ئەم جیاوازیە کەم بکەینەوە بەڵام ئەگەر بڵێن ئەو جیاوازیە نامینێ تۆزێک هەردەمێنێ لە بەرەوەی لە وڵاتێک بۆ نمونە ڕێژەی باج لەوانەیە زیاتر بێ لە وڵاتێکی تر لە وڵاتە یەدی عاملەیە بۆ نمونە مثلا لیبەر کۆست کەمترە لە وڵاتێکی تر بۆیە کولفەی ئینتاجی لە وڵاتێک لە وڵاتێک فەرق دەکاتن دڵنیاییەوە لە کۆتایی دەکە دەرمانەکە دەگاتە دەستی نەخۆش نرخەکە فەرق دەکات بەڵام نەک بەو ڕێژە زۆرەی ئێستا هەیە بەڵێ ئێمە شتێبینیمان هەیە لەسەر ئەو شتە و ئێمە ئێستاوا حالیان ئێستا کار لەسەر ئەوە دەکەین کە ئەو جیاوازیە نرخە نەمێنێتن باش هەمووی دەرمانە ستیکەر پێوێ هەر دەرمانێکی ئەف ستیکەرە پێوەنە بت هەوڵاتی نەکڕێت ئێستا حالیان هەر دەرمانێک ئێمە ئەو ستیکەرە نوێ لە سەری ساڵەوە تقریبان دەستمان پێکردە ستیکەری نوێ ئێستا هەموو دەرمانێک ستیکەری نوێی پێوە نیە هەندێک لە دەرمانەکان ستیکەری کۆنیشی پێوەیە ئەویش هەر ئاساییە ستیکەری کۆنیش هەر بە پرۆسی یاسایی و بەڕێکارە زانستیەکاندا ڕۆیشتێ بەڵام ستیکەری نوێ لە سەری ساڵەوە دەستی پێکردە ڕەنگە بەشێکی دەرمانەکان ستیکەری نوێی پێوە بێ بەشێکی ستیکەری کۆنی پێوە بێ فهردووچی بەس هەمە پێوانە بت پێوانە بێ باش نییە بەڵێ جەنابی دکتۆر دەمەوێت ئەوە بپرسم گۆڕینی ئەم ستیکەرانە کە کولفێکی زۆر ڕەنگە بکەوێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئەمانە قەرەبوو ناکرێتوانێ بە دانانی نرخ لەسەر دەرمانەکان و ینی چۆنەڵی ئەرکەکە جارێکی دیکە بکەوێتەوە سەر هاوڵاتیان خۆی ستیکەرەکە نرخی زۆر کەمە ینی نرخەکی وا فەرق ناکە کە تەسیر لە نرخی کۆتایی دەرمانەکە بکە بۆ نمونە 2 سنت 3 سنت یان 4 سنتە ینی ئەگەر بە دیناری عراقی بچەنە ینی 4 سنتە ینی ئەمە گرانترین سعرە ینی ئەقسا حد کە دانرایە 4 سنتە ینی 4 سنت ئەگەر بیکەینە دیناری عراقی ینی 50 دینارێک نازانم 50 دینار دەکەیانە بەڵام بەتەکید کەمترە ینی لە 50 دینار 25 دینار ڕەنگە ئەوەندە پێمان وانییە ئەو نرخە تەسیر لە نرخی کۆتایی دەرمان بکاتن دەکرێت ئەمە لە تەرەفی کۆمپانیەکانەوە ئەو نرخ زیاد بوونە ئەوان هەڵی مژن و نەگاتە ینی تەسیر لە ئەوەی نەخۆش بکات. دکتۆر کۆچەر بۆ پێی بەڕێستان دەرمانسازێکی شارەزان
بە دەرفەتی ێزانم بەڵام بە کورتی وەڵامم بەرەوە سوپاس دەکەم بە دەرفەتی ێزانم باسی ئەومان بۆکەی هەندێک جار دەبیستین جۆرێک لە دەرمان بەکار هاتووە بە تایبەت بۆ منداڵان هی وڵاتێکی دراوسێ نەخێر هی دەرمانێکی ئەوروپیە ئەمە خراپە زەرەر و زیانی زۆری لێکەوتۆتەوانێ ئێوە چۆن چاودێری ئەوەکەن بەر لەوەی ئەمە باز بکرێت و ببێتە بابەت لە ناو هاوڵاتیانە و ترز لای دایک و باوکان دروستکە ئێوە دڵنیای بدەنە هاوڵاتیان کە ئەم دەرمانە بوونیە لە هەرێمی کوردستان خۆی ئێمە پێشتر ئێوە راپۆرتە پزیشکەکان دەخوێنەوە بڵێ ئەمە بزانە لە وڵاتێکی دراوسێ کە دەرمانێک وجودی هەیە و کاریگەری خراپی لێ بە دیار دەکەوی ئەوان دەیکەنە هەواڵ بە دڵنیایی و هەواڵ بڵاو دەبێتەوە ئێمە ناتوان ڕێگری لە هەواڵ بکەین بەڵام دەتوانین هاوڵاتیان دڵنیا بکەینەوە کە ئەم دەرمانە لێرە وجودی نییە چکە ئێمە داتابیسەکانی خۆمان چێک دەکەینەوە و ئێمە دەزانین چ دەرمانێک لە بازار مەوجودە و چ دەرمانێک بە شێوەیەکی یاسایی بەڕێکارە زانستیەکان داخل بووە و لەلای ئێمە مۆڵەتی بەکارهێنانی پێدراوە و بۆ ئەوەی کە دڵنیاش بینەوە ئەو دەرمانە بە قاچاغ داخل نەکراوە لە هیچ شوێنێک ئەو کاتە ئێمە تیمەکانمان دەنێرینە بازار بە خێرایی لە هەولێر دۆکس لێمانی تیممان هەیە لە هەموو پارێزگاکان تیمەکانمان بە خێرایی مەسحێکی بازار دەکەن سکان دەکەن بزانن ئایا فعلەن ینی نەوەکو خوانە خواستە بە قاچاغ هاتبێ و ئیلا ئەگەر بەڕسمی هاتبی لەلای ئێمە دیارە دەستخۆش ڕێز دکتۆر کۆچەری یونس دەرمانسازی شارەزا گەلێک سوپاس سپاس بۆ ئێوەش سپاس